فرۆشێ گوڵی دەستی بەخۆیاچێ چاوی ڕاش مەستم ماکە هۆش و فکرت لێ ئەڕفێنێ ئای لە خانم گیان ئای لە خانم گیان مانگیان وێنێ بەنازیم وێنێ ئای لە خانم گیان وای لە خانم گیان مانگیان وێنێ بەنازیم دوێنێ کاتێ لە شارە کەڕێیاکە کاتێ لە شارە کەڕێیاکە سیحری چاوی فێڵ و داوی سەرنجدا کێشە سەرنجدا کێشە سەرنجدا کێشێ خەندا گوڵا فرۆشێ دڵی بەدبەختم ئەڕەنجێنێ ژین و دین لەبیر ئاکا کاتێ لێوی بۆ مەبزوێنێ ئای لە خانم گیان وای لە خانم گیان مانگیان وێنێ بەنازیم دوێنێ ئای لە خانم گیان وای لە خانم گیان مانگیان وێنێ بەنازیم دوێنێ کاتێ لە شارە کەڕێیاکە کاتێ لە شارە کەڕێیاکە سیحری چاوی ڕاست و چاکی شەیدا بۆ خۆیاکە شەیدا بۆ خۆیاکە شەیدا بۆ خۆیاکە